بەپێی راپۆرتێکی زانستی تۆڕی BBC مرۆڤ تاکەبوونەوەرە کە لە بەرهەست و سۆز دەگرێت. هەومان دەگرین، بەڵام ئایا دەزانیت کە فرمێسک تەنها ئاو نییە؟ زانکان دەڵێن کە فرمێسک لە 5 پێکاتی وەک ئاو، پرۆتین و چێوری و مادەی لینچ پێک دێت کە دژە ڤایرۆس و بەکتریان. جستەی ئێمە 3 جۆر فرمێسک دەڕێژێت. جۆری یەکەمیان فرمێسکی بنەڕەتی پێ ئەڵەن کە بەردەوام چاو بە شێداری دەهێڵێتەوە. و جۆری دووەممان فرمێسکی پەرچەکردداری پێدەڵێن کە کاتێک تۆز یاخود پیاز دەچێت و چاومان فرمێسک دەڕێژین. جۆری سێمیان کە ئاڵۆسرین جۆرە و تەنها لە مرۆڤدا هەیە جۆری فرمێسکی سۆزداریە. گریان سوودیشی هەیە. گریان وەک هێورکەرەوەیکی سروشتی کار دەکات و توێژینەوەکان دەری دەخەن کە ڕێک پێش گریان فشار لە لووتکەدایە، بەڵام دوای دەست پێکردنی گریان کۆندامی دەمار چالاک دەبێت و یارمەتی جەستە دەدات کە ئارام ببێتەوە. بەڵام ئاگادار بە ئەم سوودەت تەنها کاتێکە کە دەوروبەرەکەت بە میهرەبانی پشتیوانیت بکەن، نەگاڵتت پێ بکەن. زانست ڕاستێکی سەرسوورهێنەر دەسەلمێنێت و دەری دەخات کە فرمێسکی سۆزداری تەنها نیشانەی خەم نییە، بەڵکو جۆرە زمانێکی کیمیایی تایبەتە. کاتێک ژنان دەگرین، فرمێسکەکانیان سیگناڵێکی کیمیایی بڵاو دەکاتەوە کە کاریگەریەکی ڕاستەوخۆی لەسەر مێشکی پیاوان هەیە. ئەم سیگناڵە دەبێتە هۆی کەمکردنەوەی ئاستی ئەو هۆرمۆنانەی کە بەرپرسن لە تووڕەیی بەمە شەڕەنگێزی لای پیاوان دادەبەزێت و بەرەو هێوربوونەوەیان دەبات. لە ڕاستیدا گریان وەک زمانێکی بێدەنگ وایە کە بێ ئەوەی یەک وشە بگوترێت پامێکی ڕوون بۆ دەوروبەر دەنێرێت و دەڵێت من لە بارودۆخێکی هەستیاردام و پێویستم بە یارمەتیە. ئەم دەرکەوتنی لاوازی و ڕازگۆیە لە کاتی گریان داوا دەکات کەسانی دیکە زیاتر متمانەت پێ بکەن و ئامادەی زۆرتریان تێدا دەبێت بۆ پشتگیریکردنت. جیاوازی ڕەگەز و کەسایەتی. بۆچی هەندێک کەس زیاتر دەگرین؟ ئامارەکان دەڵێن ژنان مانگانە 4 بۆ 5 جار یاخود زیاتر دەگرین، لە کاتێکدا پیاوان تەنها 1 جار یان کەمتر یاخود هەرگیز هەر ناگرین لە مانگێکدا. ئەمە تەنها پەیوەندی بە کلتورۆ نیە، بەڵکو هۆرمۆنەکان و ئاستی هاوسۆزی کەسەکان ڕۆڵی سەرەکی دەگێڕن. ئەو کەسانێک کە هەست و سۆزیان بەرزە نەک تەنها بۆ خۆیان بەڵکو بۆ ئازاری ئەوانی دیکەش دەگرین. لە کۆتاییدا گریان لاوازی نییە، بەڵکو ئامڕازێکی بەهێزی مرۆڤە بۆ پەیوەندی کۆمەڵایەتی و پاراستنی هاوسەنگی دەرونی.